قسە و باسەکەم لەسەر بەڕێوەچوونی کۆڕێکی شاری لەژێر ناونیشانی کافاینەوە بێگومان تەواوی شارەکان لەلایەن خاتوونێکی شاعری دەستڕەنگین و هەروەها جگەر لە کاری شعر نووسین بەڕێزیان ڕۆژنامە نووسن و ساڵانێکی زۆریشە لە بواری ڕۆژنامە نووسیا کارەکەن میوانی ئەم ئێوارەم زۆر بەڕێز خاتوو نارین ڕۆستەم خاتوو نارین سپاوە لێبێ سپاس بۆ تۆ کۆڕەکە بۆ ناوی کافاینە حەزم لە قاوەیە تەنهایی ئەوەیە هەرەوەیە باشە بەڕێوەچوونی کۆڕ لە دوای تەواوبوونی نووسین و شعری هەر شاعرێک گرنگە یاخود بۆ سەردەمی ئێستا گرنگە بۆی کە کۆڕێک بە ئەنجام بگەێنێت کتێبەکەی بناسێت خۆی بناسێنێت بەشێک لە شارەکانی ناو کتێبەکەی بخوێنێتەوە بیناسێنێت ڕاستی من بە زۆرێک بیر دەکەمەوە بە تایبەتی بۆ شاعیر زۆر پێویستی بە دەرکەوتن نییە زۆر پێویستی بە قسەکردن نییە ینی چونکە لە کۆتایە شارەکانی نووسینەکانی قسە دەکەن تۆ دەتوانی لە کاتی بڵاوبوونەوەی کتێبێکت یاخۆت لە کاتێکا کە پێویستی کردتوانی شاعر بۆ جەماوەرەکەت بخوێنیتەوە بەڵام ئەمە نەبێ بە پیشە بە بەردەوام کۆڕت هەبن یان چەند مانگی کۆڕت نەبن داوت لێ بکەن کۆڕ بکەیت چکە وەکو باسم کرد لە کۆتایە شتێکی دیکە هەیە لە جای تۆ قسە دەکەوی شارەکانتن و ئەم زۆر بڵەیە بۆ شاعیر لە حاڵەتێکە باش نییە چونکە تۆڕیەکانت گۆڕانکاری بەسەرادەیە ئەمڕۆ قسەیەکەکەی ڕەنگە بەیانی پەشیمان بیتەوە چونکە ئەدەبیات لە دنیادا لە پێشکەوتندایە کە لە پێشکەوتندا ڕێیەکانی تۆش دەبێت گۆڕانکاری بەسەرابێ کەواتە کاتی قسە بکە کە بەڕاستی باوەڕت بە بۆ شتێک کە دەتوانێت بڵێ باشە ئەمە دووەم کتێبی نووسینی ئەزمموی تۆیە لە بواری شعرە گۆڕانکاری یەکەم حەزکەم باسێک لەو گۆڕانکاریە بکەیت کە لە نێوان کتێبی یەکەم کە ئەزمموی تۆیە و کتێبی دووەمیشت کە لە ئێستا بڵاوت کردوتەوە ئەو گۆڕانکاریە چێک کە بەسەر شعرەکانە هاتوون هەم لە ڕۆی بە بڵین وشە وشە سازیەوە لە ڕووی تعبیرکردن و لە ڕووی گزارشکردنەوە بەڵێ من پاڵەوانە کارتۆنەکە ساڵی 2013 چاپم کرد ئەو کاتا کچێکی بچکۆلە بووم بێگومان کچێکی بچکۆلە کاتێک بەتایبەت لە مشتەمەعی کوردیا کاتێک دەنووسێت بۆ پەڕی تووڕەبوون و هەڵچوونەوە دەنووسێت بەتایبەت کاتێک بەر کۆمەڵگایەک دەکەوێتن و کۆمەلگاکە بوو ئەو شۆکە چونکە کاتی دەستەکەی با خوێندنەوەی کاتی دەستەکەی بنووسین زۆر زەحمەتە بە دنیای دەرەوە ڕابێ و کاتێکیش بەر ئەو کۆمەڵگایە دەکەوی 2000 دەنووسی حتممە نووسینەکان لەو تەمەدا تووڕەبوون و هەڵچوونی پێوە دیارە بە ساڵ بە ساڵ من سارد بوومەوە لە نووسین ساربوونەوە بەمانە باشەکەی نەخراپەکەی چونکە ساربوونەوە بۆ نووسە زۆر باشە زۆربەی و نووسەرانی دنیا کە هەڵچوونیان تیا هەبووە نووسری زۆر باش نەبوون ئەمە قسەی من نییە قسەی زۆر بە ڕخنەگرە گەورەکانە هەڵچوون باش نیە لەناو ئەدەبیاتە و کاتی زۆریشی دەوێتن ئێستا بۆ نمونە من 2013 پاڵەوانە کارتۆنەکەم چاپ کرد 2021 بەرەواژم چاپ کرد بەرەواژ نۆ شارە کۆی کتێبەکە نۆ شارە بەڵام تو من پێت بڵم چۆن نووسیمە و چەند کاتم پێداوە ڕەنگە پێت سیر بێ کاتی زۆریشم پێداوە ئەمەش حەقی خوێنەرە تو دەبێت شتێکی پێشکەش بکەی بەڕاستی شانی و بکە بخوێنێتەوە باشە لە تایتڵەکەەوە دیارەکە ناوێکی جیاوازە بەڵام ئایا گزارش لە تەواوی شارەکانی یاخود بڵێن گزارش لەو نۆ شارە ئەکات یاخود ئەم ناونیشانی ئەم کتێبەی ئەم جارە پەیوەندی بە ناوەڕۆکی کتێبەکە و بە شارەکانیەوە نیە بەڵام ناوێکە کە تۆک و شاعرێک حەست کردووەکە ناونیشانی ئەم جارێک کتێبەکە واقعەیەک هەیە بەڕاستی بەشێکی زۆری نووسەران کاتێک ئێمە دینە بەردەم شاشە باسەوە دەکەین کە ئێمە جەماوری زۆرمان هەیە ئێمە خەڵکانێکی زۆر پشگیریمان دەکەن بەڵام من هیچ کاتێک نووسەرێکی خۆشەویست نەبووم بۆ شێوە گشتی کە باسەکرێ و هەمیشە ئەو زمانێکە پێم نووسیوە ئەو وێنە شاریانە کە دروستم کردووە تەنانەت ناو خودی ئەدیبەکانیش زۆر جێگای قبولکردن نەبووە ئەمە واقعەکە و من شەرمیشی لێ ناکەم و هەمیشەش باسم کردووە بۆ مانایە نام خۆم تووشی گرەیەکی دەرونی کردبێ بڵێم نەخێر من زۆڕت کراومەتەوە ئەدەبیاتەکەم نوێ و من باسی ئەوە ناکەم باسی ئەوە دەکەم واقعەکەی ئەمیش ئەوەیە کە بەڕاستی ئەدەبیاتەکەی من کە ئەدەبیاتێکی جیهانیە کە چەندان لەوانێ 200 پێش ئێستا هەبوو بێت قبول نەکرانە ناو کورد و تاوەکو ئێستاش قبول نەکراوە بەرەواژ بۆ مانایە دێ بەرەواژ دنیایکی ئاسایی نیە دنیایکی نا ئاساییە کۆی شارەکانیش دنیایکی نا ئاسایی و ئاساییە نیە کە خوێنەر دەیبینێت باشە ئەگەر وەسفێکی شارەکان بکەین ئەو نۆ شارە چۆن بەرهەم هاتن ئایا بەڵێن کاردانەوەی بەشێک لە ژیانی خۆت کاریگەریەکی بابەتێک لەسەر ژیانی خۆت یاخود ژیانی کەسێکی نزیکی خۆت کە زۆر جار هەیە نووسەران
بەشێک بە بڵێن لە ژیانی خۆیان یاخود بابەتێک کە کاریگەریە بێ لە سەریان لە ڕێی شارێک و لە ڕێی ئەدەبیاتەوە دەری ئەبرن هیچ کام لە شارەکان بەم شێوەیە یاخود بەراورد بەم شێوەیە لەدایک بوو دروست بوو من پاڵەوانە کارتونەکەم ئەوەی کە باسم کە چونکە ئەزمموی کچێکی گەنج بوو زۆرتر خۆنووسینەوە بەڵام ئەدەبیات خۆی هەر خۆنووسینەوە نییە ئەبێ بازی زۆر گەورەتر لە خۆنووسینەوە هەڵبدات چونکە ئێمە لە ناو کۆمەڵگایەکی سیر و عەجیب دادێژین لە ناو زۆر شت دەبین ڕۆژانە بەر زۆر شت دەکەوین لە ناو دیموکراسیتێک دەژین کە سیلیکۆنی لەدەم پەستێنراوە و لە ناو ئەودا دەژین کە بەڕاستی هەتاوەکو ئێستا ژن وکو مرۆڤ تەماشا ناکرێمە تا بیانی بڵێن وایە هەزارەها نمونە هەن بۆ نمونە تۆ ئاماری بەڕێوەبەرای تونتیژی دژبەژنا وەرگرا تێدەگەی کە بەڕاستی ژن وکو مرۆڤ تەماشا نەکراوە ئەمە 1001 کێشەی دیکە کەواتە من دەمیست ئەوە بڵێم ئەم کێشانە کاریگەری لەسەر نووسین دادەنێن چۆن داینانێن باشە شعر لەو زمانە پەمەیی و ناسکیە وەردەگرێتەوە زمانێکی ڕقی پێدەدات زمانێکی توندی پێدەدات ئەمەش ئەوەیە کە ئەو شتانی کە دەیان بینی تۆ دەیان نووسیتەوە یان ئەو شتانی کە خۆت باوەڕت پێهەن ئەوانە بنووسن نەک شتانێک بنووسیتەوە کە بۆ نمونە لە قەنەعەتی خۆتانە کات پێم خۆشە ئێمەش و بینەرانیش گەمان لە بەشێک لە شعرێکت بێگەر بۆمان بخێنێتەوە من شارەکانم کورتنە شارێکی کورت وەتان دەخەرەوە سپاس شەڕەپشیلا لە قاپوتێکی دەستی دوو شیعرێک پژمی پێشانی دایکمەمدا جنۆکەی لێ دەرکردو بە قورئان ڕاوینە ناومان لێنا شەڕەپشیلا لەکن عەریزە نووسی ناسنامە کە قەڵەم گەیشتە سەر ڕەگەس سەرە و خوارم کردەوە فرمێسکێکی لێکەوت نیەتی دەرکراین کتێبخانەی گشتی تایبەت بە بێناسنامان لە بەشی ئەرشیف زبۆڵدانێکیان هەبوو بە ئەزمان بەسەردا لە گەڕانەوە مامتۆڕی پۆلیسی ژینگە هەڵیداین شارەکە کەوتە ناو زەلکاو لەو زەلکاوە قولابی شاعیران بۆق زبڵ ئاویان بۆ شیعر ڕاو کرد تا وشکی کرد لە لێوالی زەرکاو قۆبچەی قاپوتم دەکردەوە شەڕەپشیلا هەر نەگەڕایەوە خامە دەرجوان بێ خاتونە زۆر سپاس بە قوربان ستایلی نووسینی تۆ تایبەتە بە ڕێبازێک یاخود شێوازێکی دیاری کراو یاخود با بڵێم چۆن ئەنووسی بەشێکی ڕەخنەگران ئەوانش کە لە قسە دەکرێت ئەو ڕەخنەگرە کەمانێک کە لەسەر شاری من قسە دەکەن بازڵ دەکەن کە دەچێتە سەر ڕێبازی سووریالیەوە بەڵام من جگە لە یەک شارەکان ترم بۆ خۆیان ناسنە خانەی سووریالیەتەوە و مەرجیش نییە تۆ شارەکانە سەر بە ڕێبازێک بنەوە مێژوو دیاری دەکەمە ڕەخنەگرانی زۆر بەتواناتر لە شاعیران دەتوان ئەوە دیاری بکەن کە لە کۆتاییدا بەس بم بۆ خۆم بەپی ئەزمموی خوێنەوە ئەزمونە بچووکی کامە تێگەیشتومە ئەم شارانی من کۆی بەرەواش سەر بە دنیای سووریالی نییە تاکە شعرێک نێ بێت کە سەر بە دنیای سووریالی وم بۆ خۆم بە ئەنقاست ئیشم لەسەر ئەوە کردووە کە سووریالت بیگرێتەوە ئەن تۆ دەبێت تێبگەیت لە سووریالە تێبگی بۆی بتوانین شارێکی سووریالی بنووسی نەک شارە لە خۆڕا بنووسی دوایی ئیتر بڵێمە سووریالیا باشە وشە سازی لە لای تۆ چۆنە با بڵین زۆر وشە هەیە کە زۆر جار ئەم قسەی لەگەڵ ئەدیبان و لەسەر لەگەڵ نووسەران باس ئەکرێتەوە گرنگیدان بە بەشێک لەو وشانەی کە ئێمە ئاشنانین پێیان وشەکان زۆر کوردین زۆر پەتین ئەمە ئەرکی نووسەران و توش کە لە ئێستاە گەنجێکی و دەست داوەتە نووسین مە تا چەند بەرکی خۆ دەزانی لە بەشێک لە نووسینەکانی تۆیە بەشێک لەم وشە ون بوو بزربووانە جارێکی تر ڕنگدانەوەیان هەبێ من زۆر دەرباسی ئەوە دەکریان پرسیار لەوە دەکرێت کە ئایا لە شعرا تۆ دەبێت زمانێکی ستاندار بەکاربێن یان زمانێکی بازاڕی یان هەر زمانێکی ئەمانە خۆی شاعیر خەڵک دەباتە ناو شعرەکانی و هەموو کەسێک دەباتە ناو شعرەکانی ئەو مافەی هەیە بەڵام دەبێت زمانیان لە دەرەوە بەجێ بێڵێ واتە زمانی خەڵکە عوامەکە تۆ دەبێت لە دەرەوە بەجێ بێڵی زمانێکی تایبەت زمانێکی شیعری بۆ خۆ دروست بکەیت بەڵام ئەم زمانش پڕ نەبێت لە وشەی فەرهەنگی بۆ نمونە تۆ شعری وات هەیە نووسەرەکە لافی ئەوە لێ دەدات کە وشەی فەرهەنگی بەکارهێناوە ئەڵێ من یەکەمین کەس ئەم وشەم داهێنا
خەڵک نازانێت تۆ باسی چی دەکەی شعرێک لە کۆتایی کە خەڵک نەزانێ باسی چی دەکەی شعر نییە من ناڵم شعرێک سەر مانا بدا بەدەستەوە من دەڵم یانیلانی کە مانایەک بدە ئەگەر بە هەڵەش بێ ئەنی خەڵک تێبگە تۆ باسی چی دەکەی ڕاستە وەکو دواپرسیارم بۆ بەڕێز خاتوناری بزانم نووسینی داهاتووترێ چۆن ئەبێت ئایا لەسەر هەمان ڕێچکە و ستایلی تایبەتی خۆت بەردەوامە بێت یا خۆت ئیترەتەوێت ئەم جاریان ئەزمونونەکە جیاوازتر بێ و شێوازێکی جیاوازتر تاقیێتەوە نووسینی ئەدەبی خۆی دەبێت شقارتەیەک بێتە نووسینی ئەدەبی تازە نووسینی پێش خۆی بسووتێنێت ئەگەر ئێمە هەر خەریک خۆ دووبارەکردنەوە بین بە تایبەتی ئێمە کە ئەدەبیاتێکی زۆر تازەمان ئێمە تازەگەرنی ئێمە نوێگەرنین هیچ کامێک لە ئێمە نوێگەر نییە هیچ کامێکمان ئێمە دەبێت هەوڵی ئەوە بزین بەڕاستی هەموو ڕۆژی خۆمان تازە بکەینەوە هەموو ڕۆژێک هەم لە ژیانەکەی خۆمان و هەمیش لە ڕووی ئەدەبیاتە چکە ژیانیشمان ژیانێکی تەقلیدیە ئەدەبیاتشمان ئەدەبیاتێکی زۆر زۆر تەقلیدی بەجێماوە مەسەلەن 200 پێش ئێستا ئەم سوریالەتێکی ئێستا لافی پێوە لێدەن 200 پێش ئێستا هەبووە یعنی هەر سوریالە دنیا دەباوی نەماوە کەچی ئێستا دەڵێن ئەمە کەسێکە سوریالی دەنووسێ ئەمە کەسێکی داهێنەرە نەخێر داهێنان نییە ئێمە دەستمان بە داهێنان ڕناگاوەسە. خاتونارین زۆر زۆر خۆشحاڵ بووم لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت بە هیوای خامەت هەمیشە جوان بێ بەردەوام بی لە نووسین و سوپاس بۆی کە سوپاس دڵم خۆش بوو سوپاس دەکەم کاتێکی خۆش بوو سوپاس بۆ تو خانم خاتونارین دووبارە بەخێر بێ. زۆر سوپاس.